سید کاکە ئەندامی سەرکردایەتی پارتی بۆ دیارە پێشتر ئێستا یەکێکە لە فەرماندەکانی هێزی پێشمەرگی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. ئەم کاتت باش سەرەتا دەمەوێت بزانم ئەم داواکاری ئێوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر پرسی پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان؟ من نسبة أوي كان نسيتيان أوي كان نسيتها من هرتا إيدكم كرديا بلا من رأي خاصي خوم هيا أجاب بفرسن من الرأي خاصي خوم هيا كذا ما بس بكان رابقين بري أو راتبتي توتشيا أمين دمي الرأي ميلاد بس روكايتي حزبانو أوانا رابقينهم أما سيسارة كوبنوم نكرديا لقى هيك دريديش بلا مستعمل لتك كت خطروا وخرج كمان دي وخارم خرج روجي دي صدقاتنو جملة سكان دبيتين ملتي ما بهيت زورق لهيت حزب كردستاني عراق رازنيا همي بزاش جاسوس دزاني ونمونه شان هيا بكاد دول من دجرنوا كان نمونه إثبات بهوني شان هيا يقل نمونه كان وقت خوي دبابة هاد يجتكاني لهوليري دركر خرك كذا برسن درين باشا اگر وندا صدام امي خوش ويستيا بو انفال وكي ما بارانو او ملتي همو در بدرو سوتانو برينو كرد اگر كيجتكان تونه ايراني برادرم لگريان بو در سي فوز هاد بگرمان كرد حتى كوي اگر اوان هند درسوزن لو كرد بو حقي كرنادن بو اوش اگوانا خوش لوي اوان مميلت ساق دزانن بو اويك هر دولا بمينين شر يك بكن كرتي شكاري نبي لا شر يك بكن ودا حزب قوركانيش يعني كسي كمي حزب كان لاستادا تا چند اركي خويان جيبجي كردوا سبارت بچاره سركردني ام برسا بري كسي كمي حزب كان چیان کردووە پێت وایە بۆ چارەسەرکردنی ئەم پرسی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان؟ چارەسەریکردنەکە کوردستان ئەوە چارەسەری تێ کە ئێستا لێگەڕێن لە وەختەیدا مەسعود بارزانیان بە دنیا ناساندی و ئێستا وەرە خوارێ وەرە خوارێ و شەڕ لە گۆڕێ و لێگەڕێن دوو سەر بۆتان نوکردەوە بەلاژەودارش لێگەڕێن هەتا بزانین خوا چمان لێ دەکا خەتەر لەسەر وڵاتەکەمانەیە أولاً بارنيا برسيمانا خطري داعشمان لسرا استا وقتي اوه چه هرم بي چه هرم نبي اگه ميلاد بي كس هرم نبي اگه هرمي راستي دوي ميلادتي دوي ميلاد يكشي دوي حزبي نبي بيتوايا كي برپرسي يكما اگر وايا بره كي برپرسي يكما تيناقم تدرين کێ بەرپرسی یەکەمە لەم دۆخەی کە ئێستا دروست بووە وەک دەڵێی بۆ لێی ناگەڕێن وا دەڵێی تۆ کێ بەرپرسە؟ کاک سید کاکە ئێستا بە باشی گوێت لە دەنگمە؟ گوێت لە دەنگمە کاک سید کاکە ئێستا؟ والله كاكا تدينا نظر دەمێ بزانم کێ بەرپرسە لەم دۆخەی ئێستا کێ مەسئولە لەم دۆخەی ئێستا ئەو مارە دۆخەی ئێستا لا بە هەندێک چاک دەبێ ئەگەر بیانەوێ چاک بکەن حیزبەکان خۆیان تەجمیدکەن کابرایەکی هەر بژێرن حیزبی نەبی چونکە حیزبی خزمەتی میلەت ناکە هەر کەس خزمەتی میلەتەکەی خۆی دەکاتەوە دەورا پشتەکەی خۆی دوایە حیزبەکەی خۆی بە 7 مەرحەلە دەگاتە میلەت میلەت ئەوەی چاک دەزانی و باسیش دەکەن لە هەموو جەیەک سەرۆکی ئێستای هەرێم حەزبی نەبووە؟ میلەت ناکە سەرۆکی ئێستای هەرێم حەزبی نەبووە کاک سید کاکە؟ بەرێ سەرۆکی ئێستای هەرێم حەزبی نەبووە؟ ئەمن تێناگەم ئەمن حیزبی بم سەرۆکی ئێستای هەرێم کاک مەسعود بەرێ حزبیە کاکە خەڕک نایەوێ تۆ دەڵێی کەسێک بێ دەبێ حەزبی نەبێ بۆ ئەوەی ببێ بە سەرۆکی هەرێمی کوردستان
ئەگە میلەتی کورد دەپرسی میلەتی کورد ئەوەی حزبی بینایەوێ وە تاک حیزبەکانی ناسیە وەک تاک دەزانن پیاوی دوشمنی کوردن و تاک دەزان ئەو خەرکەیان لە شاخی بە کوشتندایە وەک تاک دەزان ئەو خۆت کورد تەلارانەیان دروست کردێ میلەتی ڕوا دەبن لە برسان ناوەڵڵاهی ئەگەر یەکەشی پیاو نۆشیروانیش لەگەر تاوانەکاندا بوو دەنا ئەگە پیاوێکی باش هەرستا بە خین لەو کوردستانی هەرستا بە دارشکەنەیان دێش یەک حزب لەو کوردستانە بی بە ئیسلامی و باشە باشە ئیسلامی چار حزبی لۆ چێت تێناگە ناوی پێی برێن لۆستانە ئەو میلەتەوە حیاتمان لە خەتەرە ئەوە هەڕەشەمان لێ دەکات جەعاش ئەوە برسیتی هەڕەشەمان لێ دەکات ئەوان تازە چێ سەرۆک بی چێ سەرۆک ناوی ئەوان وە دەزانن کە لە تەلەڤیزۆنی ئەو میلەتە هەموو تەمەشایوان دەکات ئەو میلەتە کوتف و نەعلەتی سەدامی دەکەی کە لە تەلەڤیزۆنی دەرچوو کە یەکێک لەوانە لە تەلەڤیزۆنی دەرچی تف و نەعلەتی هەرەمیان دەکات حەز دەکەمەوەی بزانن بەڵێ هەندێک دەڵێن ئیدارەیی دروست دەبێتەوە تۆ دەڵێ چی ئەخیەک لەوانێ ئەوەی ئەمن دەرێم ئەوە خزمەتی میلەتە ئەوە شۆڕژێریە ئەوە تێب ناگەم چیە ئەوە ئەتوو تا ئێستا هەرە پەڕی خەرکت هەرە پەڕان ئستعمار ئەمەی کتە تار پارتە ئێستا دوو شاری بچکۆکەیە بکەیە دوو حکومەت خوا ئەوە ئەگە حیزب بی ئەوە میلەتە ئەگە دەسەڵات هێبی ئەوانەی دەبێ بە شەرەفم ئەو میلەتە یەکێک بەسەری بە بێشی کەوی دەسەڵاتی ببی ژنەکانیشمان دەکوژی مندارەکانیشمان دەکوژی هاوی ناوی حیزبی لێبێ دەیکوژی چێ ئەوەی قۆبر ئەتۆ ئەمانە ئەلفان کرایە چیمیا باران کرایە دەربەدەر کرایە ژن و منداری فەساد کرایە ژن و مندارمان تویتە زیان فرۆشتیتیان باشە تو تازە وڵاتەکەمە دەکەیت دێت بەرام میلەت دیارە ئەو میلەتە ئێمە بەتە نازانن ئەو میلەتە نازانن ئەو میلەتە هەمووی شتی دەزانی بابە هەرێمە و چی هەرێم نیە کەس هەرێمان نای بۆ پشتگیریت کردووە لە داواکەی ئەو چل فەرماندەیی پێشمەرگە ئەوە داوایەکەی پێشمەرگا وایە ئەو ڕەعیە من هەوە ئەوەی لەگەریشانە ئەوەی گۆتی شێ هەموو ڕەعی وەکی منە هەمووی وەکی من داتر دەزانی ئەوەی نووسیتیان ئەوەی قووەتی پێشمەرگە ئەوەی لە مارێ دانیشتیان ئەوەی چەپرەیان لۆ لێدا بە درۆ دەرێ ئیلا لە توور زێتر کەس پیاو نییە ئەویش درۆ دەکا وەکی پاژمە لە جدا دەبیتەوە هەزار دوونی پێدا تەنها لۆ درۆیەکە هەندێک پارەی لێ بستینی دەنا یەکەچیان خۆش ناوێت لەو کوردستانەی هەرچی کورد بی ئەو سەرکردە و ئەو حیزبانە هیچی خۆش ناوێت هەرچی حیزبی بە خایەن دەزانی جەعاش کو تەمەشا دەکرێ بە شەرەفم ئەو میلەتە ئەوها تەمەشایان دەکەم لۆیە ئەو قسەرە دەکەم سێ سارە قسەم نەکردیە بۆیە خۆیان تێبگەر خۆیان بناسن کە میلەتەوەیە و خەتەریشان لەسەرە خەتەریان لەسەرە لۆیە ئیسان بزگم دەستێ من یەک لەوانە بکە بەبەرکەوم کە پەلم کەن لەگە مندارم ئێستا ملە چێ ئەوەی قبولە توان فارت کردێکی مەبارن کردێژن و مندارت بە تاران کردیمە گوند و خانیت لێ تێک دایمە ئێ باشە ئەوحانیکە ئەتۆ دژمنەتی نایە لەو شاخانە ئەو هەموو عالەمە پشتیە ئێستا خەرکە داوای کە لەش خۆی دەکاتەوە هەمیان فرەدێت داش باشە جەعاش دەلامی داوێتە بیرێ هەردەی کوژی لەو گۆڕی بە هەزاران خەنچتان ناویشتە نابیرێ ئێستا خۆت بەغایتی کورد دەزانن و داوای مشاکل دەکەن و داوای ڕێنساتی دەکەن دەوارە دارە خۆتان بکەنە یەکوی حزبەکی دروستکەن دەورە لە یەکتر دەن بابە چتان خوارد باشە چتان کرد بەسەرتە باشە ئەو میلەتە هەتاکەی دوازی لێ ناینی چ خوا قبول دەکات چما ئەو دەرەوە نازانی ئەدی لۆتە جەعاشانینە بەلکو گوێتان بێنەوە سەرخۆ ئەو حکومەتانە ئەو چۆن ئەمن دەزانم میلەت چۆن دەزانی لەمە باشتر دەزانن لۆیە تەندی دەکەن نازانن چۆن لە ناومان بە نازانن چێ بکەنە حکومەت کاک سید کاکە بەڵێ گوێم لێ بوو بەشێکی زۆری ئەو فەرماندانی پێشمەرگە کەسانی حەزبین و لە بۆ نمونە تێیاندایە کە بەشێکی زۆریان لە یەکێتی نیشتیمانی کوردستاندان ئەوانی شەر کەسی حەزبی نین کاک سید کاکە گوێت لێمە گوێت لێمە کاک سید کاکە وی پرسیارەکەم بکەم بەڵێ ئاماژەت بۆدا کە دەڵێ قسەت لەسەر حەزبەکان بوو بەڵێ
قسەت لەسەر حەزبەکان بوو، بەڵام بەشێکی زۆری ئەو فەرماندانی پێشمەرگە کە داوای سازان دەکەن بەشێکیان حەزبین لە یەکێتی نیشتمانی کوردستانیشتن. بەڵێ پێم وابێ بە باشی گوێ لە دەنگم نییە کاک سید کاکە ئێستا گوێ دێمە پێم وابێ پشتگیریت لەو فەرماندانەی پێشمەرگە کردووە کە داواکاریان هەیە داوای سازان دەکەن بەڵام هەندێکیان کەسی حەزبی نین یا بڵێن هەمویان کەسی حەزبی نین کە